دانانی کامێرەکانی تیژڕەوی تا دێت زیاتر نیگەرانی لێ دەکەوێتەوە و لە نوێترین کاردانەوەدا بۆ جاری دووەم لەسەر یەک لەسەر ڕێگای پیرەمەگرون تەقە لە کامێرەکان کرایەوە. فدراسیۆنی ڕێکخراوە ناحوکمیەکان دەڵێن دەبێت گرێبەستی ئەو کامێرانە هەڵبوەشێتەوە و کارکردنیان بە نایاسایی دەزانن. سەرلەبەری گرێبەسەکە پێچەوانی بنەما بنەڕەتەکانی یاسا کارپێکراوەکانە چونکە سەرپێچی هاتوچۆ تاوانە و سزای تاوانەکەش پێبژاردن غەرامەیە و وەرگرتنی غەرامەش بەپێی یاسا لای دادگا یاخود ئەو دامەزراوە فەرمیانە کە یاسا دیاری کردو لێرە چۆن دەکرێت پارەی داهاتی سەرپێچی بۆ کەرتی تایبەت خەرج بکرێت. ناوەڕۆکی گرێبەستەکە لە ڕووی ماوەی گرێبەست و شێوازی پشکی کۆمپانیای گرێبەست لەگەڵ کراو بە ئەندازەیە کە زۆر بە ئاشکرا بە هەدەردانی داهاتی گشتی دەرەخات چونکە ئەم ئەرکە نابێت ڕادستی کەرتی تایبەت بکرێت بەڵکو پێویستە لای حکومەت خۆی بێت و سەرباری ئەوەش کۆی تێچووی کامێراکان و خەرجەکانی لە داهاتی گشتی دەدرێتەوە بە کۆمپانیا و زیاتر لەوەش دواتر بۆ ماوەی 15 ساڵ بە ڕێژەی لە سا 20 داهاتەکانی دەدرێت بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت. خاڵی شەشەم بەپێی ناوەڕۆکی گرێبەستەکە وەزارەتی ناوخۆ بە ڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ خۆیان هەڵدەسن بە کۆکردنەوەی داهات و پێبژاردن و غەرامەکان بۆ دەبێت لە بەرامبەر دانانی کامێرا و چەند بەرنامەیەکی نێتۆرک و نۆژەنکردنەوەی کامێراکاندا کۆمپانیاک داخل بکرێت بەو بڕەپارە خەیاڵیە کە مانگانە بڕی داهاتەکەی لە سەرەتاوە تاوەکو 2 ساڵ بریتە لە نزیکەی 28 ملیار دینار بۆ کۆمپانیای ناوبراو. هەرچەندە ئەنجومەنی پارێزگا و داواکاری گشتی سلێمانی دانانی ئەم کامێرانەیان ڕەت کردوتەوە بەڵام تا ئێستا کۆمپانیای جێبەجەکار سوورە لەسەر بەردەوامی کارکردنیان هەوڵی ڕێکخراوەکانیش ئەنجامی نەبووە بەڵام داوایان لە پەرلەمان کردووە پرساندن بۆ وەزیری ناوخۆ بکرێت. ڕۆژی 11 سەردانی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ ئەوەی کە پرساندن بۆ بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان بکرێت سەبارەت بەم پرسە لەبەرەوەی گرێبەستەکە کە واژۆ کراوە لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ خۆی واژووی کردووە گرێبەستەکە لەگەڵ کۆمپانیای دانانی کامێری تیژڕەویەکە و بۆ ئەوەی پرساندن بۆ وەزیری ناوخۆ بکرێەوە بهێنرێتە پەرلەمان و سەبارەت بە ناوڕۆکی گرێبەستەکە پرساندنی لەگەڵ بکرێت. ئێمە هەنگاوی داهاتووە پاش ئەوەی کە ئەگەر لانە پەنجیدارەکان و حکوومەت هێرێمی کوردستان نەوەستن لەوەی کە کامێرەکان بخەنە ئیش ئەوێمە بە هاوکاری داواکاری گشتی سکاڵای یاسایی تۆمارەکەین چۆ کاتە خصومەت دروستە بێ و هاوڵاتی زەرمەند دەبێ و قۆناغێکی نوێ دێتەکایەوە کە بریتە لە قۆناغی دەستگرتن بە گیرفانی خەڵکە و بەمانای کەلیمە توانی بڵێ ڕاوڕوتێکی ڕوتە ئەکرێ لە پێناو ئەوەی کە کەرتی تایبەت و لە پشتێەوە بەرپرسانی حکوومەت لە هەردوو زۆن دەوڵەمەند ببن. بڕیارە بۆ یەکلایکردنەوەی دۆسەی کامێرەکانی تیژڕەوی کۆمپانیای جێبەجەکار بانگێشتی پەرلەمان بکرێت و لەگەڵ لیژنەی ناوخۆ ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.